کە ئەنجومەنی باڵای دادوەری عێراق وەڵامی داواکەی مقتەدا سەدریدایەوە بۆ هەڵەشانەوەی ئەنجومەنی نوێنەران واروەها ڕایگەیاندووە کە دەسەڵاتی جێبەجێکردنی ئەو بڕیارەی نییە و داواش لە هەموو هێزە سیاسیەکان دەکات کە دادگا تێکەڵی بابەتە سیاسیەکان نەکرێت و هاوکات دوێنێش وەفتێکی باڵای چوارچێوەی هەماهەنگی شیعە بە سەرۆکایەتی هادی عەمری لەگەڵ لایەنە سیاسی کوردستانیەکان کۆبەوە دەربارەی ڕۆژی سیاسی عێراق گفتوگۆ و کۆمەڵێک بابەت باسکراوە کە هەوڵبەن لە ڕێگەی دیالۆگەوە لە ڕێگەی گفتوگۆوە لە ڕێگەی سازانی نیشتیمانی و لایەنە سیاسیەکان کۆببنەوە و کێشە و گیر و گرفتەکان چارەسەر بکرێت تایبەت بەم بابەتانە و بە تایبەتریش پرسی تێکەڵاوکردنی بابەتە سیاسیەکان بە ناوەندە یاسایی و دەستوریەکان میوانداری زۆر بەڕێز دکتۆر دان ئەحمەد چاودێری سیاسیمان کردو کە ئێستا لە ستودیۆ بەیانی کورسات نووسمیانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. زۆر سپاس. دکتۆر هەر وەک دەبینرێت لە بابڵێنی سەرەتایی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە هەڵبژاردنێکی پێشوەختە بوو و کۆمەڵێک بابەت و پرزەیە کە پرسی سیاسیە بەڵام تێکەڵی ناوەندە یاسایی و دەستوریەکان دەکرێت. ئامانجی سەرەکی لەمە چیدا دەکرێت ئەو لایەنە سیاسیانە لە ڕێگەی تێکەڵاوکردنی پرسی سیاسی و ناوەندە دەستوریەکان چیان دەست بکەوێت؟ بەیانیتان باش. زۆر گرنگە ئێمە تێبگەین لە ئەوەی کە هەلومەرجی ئێستای عێراق هەر لە فراهەمکردنی ئەو هەڵبژاردنە پێشوەختی کە ڕوویدا لە عێراقا و هەروەها ئەمە یەکەم دووهەم ئەو با بڵێن ئینسیداد و با بڵێن ئەو لێکدابڕانە سیاسی کە ڕوویە ئەو داخرانە سیاسی کە ڕوویە بە ڕووی هەموو لایەنە سیاسیەکانی عێراقا بەرامبەر بە یەکتری و حتا کار گەیشتە ئەوەی کە ماڵی شیعە خۆی جۆرە لە پەرتەوازەی تێکەوت و هەروەها بیرمان نەچێ ماڵی ئێمەش لەسەر پرسی سەرۆک کۆمارجاریشکە جۆرە لە پەرتەوازەی تێکەوت هەموو ئەمانە و کۆمەڵێک کارکتەری تر هەبوون لە ناو عێراق و لە دەرەوە عێراق کاریان کردە سەر ئەوەی کە پرسی سیاسی لە عێراقا و پرسی دروستکردنی ئیدارە و مؤسسات لە عێراقا تووشی جۆرە لە جمود ببێ ئەنی جۆرە لە وەستاوی وەکو بڵین مەنگ ببێ مەنگ زانی ئێمە بە کوردی پێڵین مەنگە بێت یعنی قدرەتی ئەوەی نامێنێت کە بە هیچ لایەکە بجوڵە. هەڵبەتە هەوڵ هەبووە بۆ ئەوەی کە جارێکی کە بزاوتێک جوڵەیە بکەوێتەوە ئەم دابڕانە و ئەم مەنگبوونە سیاسیە. ئێمە دەبێت ئەوە بزانین کە سەرەتا پێویستە کە تەوافقێکی سیاسی هەبێ لە نێوان حەزابی عێراقیە بە کورد و بە شیعە و بە سونەوە هەموو ئەمانە ئەبێ بگەنە تەوافقێکی سیاسی ئەو کاتە بڕیار بدێرەدا مەزدارنی حکوومەتی عێراقی زانی بۆ پەنابردن بۆچی پەنا ئەبرێ بە تایبەتی لە پرسی هەڵوەشانەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بۆ دادگا و دادگای فیدرالی عێراقا لەبەر دوو ئیعتیباری گەورە. ئیعتیباری یەکەم ئەوەیە کە ئێستا دەبێ بۆ نمونە پەرلەمان ڕایەکی قانونی ئەمەیە کە دەبێ پەرلەمان دانیشتنێ بکە و لەو دانیشتنەدا خۆی بڕیار بدا کە خۆی هەڵوەشێنێتەوە. ئەمەی خاڵی یەکەم ئیعتیباری یەکەم. ئەمە ترسی لای ئەو لایەنە دروست کردووە کە پێیان وایە جارێکی کە ئەگەر بێت و بوار بدەن دەرگای پەرلەمان بکرێتەوە خراپە قەومێ یعنی چی خراپە قەومێ یعنی دەزەکرێتەوە بە گفتوگۆی سیاسی و ئەمانش ئەم جۆرە تێکەڵاو بوون و گفتوگۆیان ناوێتەوە جارێکیکە بەڵکویانەوەی ئەوەی دەستیان پێکردو تەواویکەن. ئەمە ئەعتیباری یەکەم. ئەعتیباری دووەم ئەوەیە کە تەکلیفکردن لەو لایەنە باڵایی کە هەڵبژاردننی بردووە بەڕێوە لە عێراقا کە بێگومان ئەنجومەنی باڵای فیدرالی با بڵین یاسای عێراقا کە ئەم مەجلیسە قانونیە ئەم مەجلیسە قەزایە گەورەیە قدرەتی ئەوەی هەبووە بڕیار بدا لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن لەسەر دامەزاندنی هەندێک مؤسساتی گەورە لەسەر ئیقرارکردن بە هەندێک با بڵین مەسئلەی چارەنووسسازی سەبارەت بە عێراق پێیان وا بووە کە دەکرێت تەدەخولێکیش لەمایە بکات و بڕیارێکیش لەمایە بدا بەڵام خۆیان ئەگەر دیقەت بە مەجلیسی قەزای باڵای فیدرالی عێراق خۆی وەڵامی ئەوەی دایەوە وتی ئێمە بە هیچ جۆرە دەسەڵاتی ئەوەمان نییە کە بڕیار بدەین لەسەر هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق بەڵکو ئەوە دەبێ بە مەسلەکێکی قانونی تایبەتی خۆیان بڕوە. مەسلەکە قانونیەکە
ئەوەیە کە وەکووتم ئیتیجاهیشی تر پێیان وایە دەبێت پەرلەمان دابنیشێ و خۆی بڕیاری هەڵوەشانەوەی خۆی بدا بەڵام ئایا دەرگای پەرلەمان واڵا ئەکرێ جارێکی تر بۆ ئەوەی کە پەرلەمانتانە بشتنەوە ژوورەوە یان عفونکە ڕای سێهەمی شەیەوە لەو ڕایەکی بڵێن ئەو هێزەی نییە ئەو لایەنگرەی نییە ئەویش ئەوەیە کە دەسەڵاتی باڵا لە عێراقا سەرۆکایەتی کۆماری عێراقا ئەوان بڕیاری ئەوە بدەن کە پەرلەمانی عێراق بڵێن هەڵبۆشێتەوە و بڕیاریش بدە لە هەڵبژاردنێکی پێشوەختە ڕای چوارەمیش ئەوەیە کە هەر سێ سەرۆکایەتەکەی عێراق بەیەکەوە ئەم قرارە بن چوەک ڕێئاسەتی پەرلەمان و ڕێئاسەتی جمهوری و ڕێئاسەتی حکومەت هەر سێ بەیەکەوە ئەو بڕیارە بن کە پەرلەمانی عێراق هەڵبۆشێتەوە و وادەیەکیش دابنێن لە یەک بوو لە وەختەیە بۆ تعدیلکردنی قانونەکە و ئەنجا بۆ وادەی هەڵبژاردنیش باش دواتر زۆر بەڕوونتری باس لەسەرم بابەتانە ئەکەین لە ئێستاە با بڵێن هەوڵەکان بۆ گفتوگۆکان بەردەوامیان هەیە کەواتە پەنابردنە بەر یاسایە بۆ پەکخستنی ئەم گفتوگویانەی کە ئێستا هەوڵ هەیە بۆ پێگەێنانی حکومەت بێگومان ئێستا کار لەسەر ئەوە کرێ ئێمە ئێستا ئێمە ئەزانی خاتون دووش زۆر گرنگە ئێمە ڕەنگە هەر تەماشای ئەو دیوە بکەین کە ئێستا پەرلەمان تووشی حاڵەتێکی باڵێن ڕکوت بووە و دانیشتنی نەماوە و بەم حکوومەتی عێراقی ئێستا ئەوترێ حکوومەتی کاربڕێکردوانی تەسخیژ عەمەل باشە بەزەمە دیوێکی زۆر مەترسیدارتری هەیە یعنی پانتایەکی تاریکایەکی مەترسیدار لە پشتی ئەم قسانەوەیە کە ئێمەیەکەین ئەویش ئەوەیە بە درێژایی مێژووی سیاسی عێراق هەر کاتێک فەراغی ئیداری دروست بوو بێ لە عێراقا ئەمە سەری کێشاوە بۆ کودەتای سەربازی زانی سەری کێشاوە بۆ نانەوەی پشێوی لە ناو عێراقا و هەر گۆڕانکاریەکیش بە باش و بە خراپەوە ڕووی دابێت لە ناو عێراقا لەو فەراغە سیاسیە ڕوویداوە بۆیە ئەمە ترسێ لە عێراق بەرەو ئەوە چین کێشەکە لەوایە یعنی خەریکە بۆشایی دروست ئەبێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە با بڵێن لە تەشریعی پەرلەمانی عێراقی و لە حکوومەتی کاربڕێکەری عێراقا چونکە حکوومەتی کاربڕێکەر بیرمان نەچێ کە دەسەڵاتی هەموو قەراردانێکی نییە کە دەسەڵاتی هەموو بڕیاردانێکی نییە بۆیە گرنگە ئێمە لە قۆناغی ئێستاە من قەناعەتم زۆر بەوە هەیە کە ئەم جوڵەی کە کرا دوێنێ ئیتاری تەنسیقی و ئەو شانرەی کە هاتە هەرێمی کوردستان و بە تایبەت جەنابی سەرۆک پاڤڵ تاڵەبانیان بینی کار لەسەر ئەوە بکرێ کە لێک نزیک بوونەوە جۆرێک لە لێک نزیک بوونەوەی بلوڕاکان ئیشی لەسەر بکرێ و ئەمە ببێتە هۆی ئەوەی کە وەکوتم جوڵەیە بکەوێتەوە ئەو مەڵەیەی کە هەبووە شتێک هەیە گرنگە باسی بکەم ئەویش ئەوەیە ڕەنگە پرسیارێک لە دوێنێەوە من لە چەند کەناڵێک ئەم پرسیارم بەوەر ڕووکراوەتەوە ئەویش ئەوەیە کە بۆچی سەرکردەیەکی عێراقی کە خاوەنی هێزی بەڵێ کە خاوەنی هێزی عسکەریشە وەکو حاجی هادی عامیر ڕۆکاتە کوردستان و سەردانی جەنابی کاک پاڤڵەکە وەڵامیان پرسیارە زۆر ئاسانە یەکەم مێژووی یەکێتی لە بەغا هەزار ڕەحمەت لێ بێ مێژووی جەنابی مام جەلال لە بەغا مێژوویەک بووە کە ئەم هێزە سیاسیانەی گەیانەوە بە یەکتری یعنی هەوڵی داوە هەمیشە جۆرێ لە سازان و لە تەوافق دروستکە لەبەری ئەم هێزە عێراقیانەوە بە شیعە سونەوە ئەو خاڵ یەکەم وەڵامی دووەمیش ئەوەیە بیرمان نەچێ دەست پێشخەریەکی جەنابی کاک پاڤڵ هەبوو ئەویش ئەوە بوو کە بە تەسریح پێیوتن کە ماڵی مام جەلال کراوەیە بۆ گفتوگۆکردنتان لەسەر مێزی قسەکردن و گفتو حیوارکردن لە ماڵی مام جەلالە ئەم قسەیە ڕەنگە لە کاتی خۆیان ئێمە ڕۆشتوێ بەسەرمانە بەڵام ئەمە لای ئەو هێزە عێراقیانە بڵێ وەقعێکی پێگەنی جێکەوتێکی گەورەی هەبووە بەڵگە بۆ ئەمە چییە؟ بەڵگە بۆ ئەمە ئەوەیە کە ئێمە یەکەم جار نییە کە هێزی عێراقی گەورە ببینین بێتە کوردستان و لەگەڵێکی نیشتیمانی کوردستان و وەفدی باڵایکی نیشتیمانی کوردستانە کۆ بێتەوە بۆیە زۆر گرنگە ئێمە ئەم پێگەیی کە
کورد هەیەی لە بەغدا ئەم پێگەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانێتی لە بەغدا بە جۆر لە جۆرەکان پارێزگاری لێ بکەین و ئەو هەڵوێستە سیاسیە نەگۆڕە جەژیرەی کە ئێمە هەمانەوەکو یەکێتی لە بەغدا کە بریتیە لە دروستکردنی تەوافق و سازان لە نێوان ئەو هێزە سیاسیانی عێراقا ئەمە لە دەست نەدەین ئەمە لە دەست نەدەین بۆ یعنی نەبینە هیچ کارکتەرێکی تر جگە لەمە. باش دکتۆر جگەل لەم گفتوگۆیانە لەم هەوڵانە بۆ ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان و هەوڵەکان بۆ پێگەێنانی حکومەت دیارە هەروەک ڕوونە لە هەرێمی کوردستان و بە تایبەتریش لە بەغداد کۆمەڵێک لە لایەنە سیاسیەکان دەیانەوێت لە ڕێگەی گفتوگۆوە کێشەکان چارەسەر بکەن بەڵام بەشێکی دیکە لە لایەنە سیاسیەکان دەیانەوێت پەکی ئەم گفتوگۆیە بکەن و کێشەکە بە ئاڵۆزی بمێنێتەوە و پەرلەمان هەڵبوەشێتەوە. ئەم هەڵوێستەی نێوان لایەنە سیاسیەکان کە بەدوو ئاراستی جیاواز دەڕوات چی لە چاوەڕوان دەکرێت؟ شیکردنەوەی ئەم مووقیفەی کە باسێکی زۆر ئاسانە ئەویش ئەوەیە تۆ کوتلەی بڵێن گەورەترین کوتلەی سیاسی کە داخڵی پەرلەمان بووە و کە هەژمونی هەبووە لە ناو قاعی پەرلەمانە و زۆرترین ئەندامی هەبووە خۆی چۆتە دەرەوەی پەرلەمان کە چۆ دەرەوەی پەرلەمان بێگومان دەبێ ئیسبات وجودی خۆی بکە لە دەرەوەی قاعی پەرلەمانە. باشە دەرەوەی قاعی پەرلەمان کوێیە؟ شەقام نییە؟ ئەی لە چقامێکە؟ ئەزانی ئەمە یەک دوو چۆن ئەو مافە گەورەی کە بەدەستی هێناوە هەر لایەنێکی سیاسی مافێکی گەورە بەدەست ئەهێنێ کورسی زۆر بەدەست ئەهێنێ پێگەیەکی جەماوەری گەورە بەدەست ئەهێنێ بەکون فەیەکوونێ دێتە دەرەوە لێ پاش گەزا بێتەوە لە شتی وابێ شتیوان نابێ لەبەر ئەوە پێگەی ئەنی پاراستنی پێگەی سیاسی هەلایەنێکی عێراقی لە ئەستۆی خۆیەتی ئەزانی ئەمە یەک دوو و دەبێ کار بکات لەسەر ئەوە کە ئێستا ئێمە لەو با بڵێن لەو هەڵوێستەیە ئەژین لەو هەژمونەیە ئەژین کە لە دەرەوەی قاعی پەرلەمان سەدرەکان ئەیانەوێت بە جۆرە لە جۆرەکان بە خەڵک بڵێن کە ئێمە لە دەرەوەی پەرلەمانیش بین خاوەنی ئەو دەسەڵاتین کە نەهێڵین کەس بچێتە پەرلەمانەوە. ئەزانی لە مقابلی ئەوە ئەو بزوتنەوەی تر کراوە ئەو حرەکە سیاسی تر کراوە و ئیطاری تەنسیقی چوونەتە ناوچەی سەوز و هەندێک با بڵێن هەنگاویان ناوە بەو هیوایین کە هەتا ئێستا کە ئەتوانم بڵێم توندوتیژی لێنە کەوتۆتەوە بەو هیوایین کە ئەو توندوتیژی هەرتیانە بێ و بەرەو ئاقارێکی سەلیمتر بڕوە و ئەمە ببێتە سەرەتایەک ئەم هاتنەی حاجی عامری بۆ هەرێمی کوردستان و بۆ لایۆفدی باڵایەکێت نیشتیمانی کوردستان ببێتە سەرەتایەک بۆ حیوارێکی نیشتیمانی گەورە وەدام بڵێ بۆ دامەزانی دەوڵەتی عێراقی یان هەر ئەگەرێکی تر کە لە بەرژەوەندی خەڵکی عێراق بێ. باش دوێنێ دەوڵەتی یاسا پەیامێکیان بڵاو کردو باسییان لەوە کرد کە خراپی ئەم ڕەوشە سیاسە لە ئەستۆی سەدرریەکاندایە دەکرێت بڵین بە تەنها لە ئەستۆی ئەواندایە؟ نەخێر بە هیچ جۆرەشتیوانە یەکەم دەبێ بچینەوە سەر ئەو هۆکارانەی کە سەدرەکانی لە قاعی پەرلەمان هێنایە دەرەوە. دووەم ئەو ئیستیقالە جەماعی کە کردیان بۆچی قبول کرا؟ سێهەم بۆچی لە گەرما و گەرمی ئەو کێشەی کە دروست بوو نەهاتنە سەر مێزی گفتوگۆ و چارەسەر نەکرد؟ چوارهەم ئەی باشە لە دوای ئەوە بۆچی خۆیان کارێکی وایان نەکرد کە هەژمونی سەدرەکان بە جۆرێک لە جۆرەکان بهێڵنەوە لە ناو قاعی پەرلەمانی عێراقا ئەزانی باشە بۆچی لە باتی بەڵین لە باتی هیچ نەبووە ینی خۆ دەکرا ئەو ئەندامانی کە لایەندان کۆمەڵی ئەندامی کەیان بهێنایە بەڵام بە پرسوڕای سەدرەکان بووە ئەزانی یان لانی کەم ئەیانتوانی ئەو ینی نەهێڵن ئەم کێشەیە بگاتە ئەو ئاستەوە بۆ شێوەیە گەورە بێ و بیخەنە سەر مێزی گفتوگۆ و چارەسەرشی بۆ بدۆزنەوە ئایا ئەمانە کرا؟ نەخێر بەعکسەوە بابەتێکی دێک کە ئێستا کۆنەبوونەوەی لایەنە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستان و قسە و گفتوگۆکردن لەسەرم پرسا جارێکی دیکە بە تەنها ئەکرێ بڵێ لە ئەستۆی سەدرریەکانە ئەوان پەخەری ئەم هەنگاوەن بمبورە نەوهێشت ئەو بەشێکە ماوە تاڵێکم ئەویش ئەوەیە کە ئەو تەسەڕوعی کە کرا لەلایەن هەندێک لایەنی شیعە و بەتایبەتی سەدر و ڕەنگە هەندێک لایەنی تریش کە کار بۆ ئەوە کرا حکومەتدا بەزنێ بە دوور لە هەندێک لایەنی سیاسی تر ئەم لێکەوتە خراپەی لێکەوتەوە
ئێستا ژەگەر بویسترێ حکوومەت دروست کرێ بە دوور لە هیچ هەر لایەنێکی تر بە سەدرێکانیشەوە کارەساتی لێ قەومە کێشەکە ئەمەیە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیتوانی ئەو ڕۆڵە ببینێ کە حکوومەت دروستکە ئێستا بە دوور لە با بڵێن لە سەدرێکان و هەندێک لایەنی تر نەیکرد بۆ نەیکرد لەبەر ئەو دووربینیە ئەو دووربینیەی هەبوو کە چۆن ئەم حاڵەتەك ئەم کارەساتی قۆمان ئەو حاڵەتەش کارەساتی تری قۆمان باشە لەبەرەوە گرنگە کە ئەبێ بەڕاستی لە ڕاگەیانەکان هەمومان احتیمام بین بەشیکردنەوەی ئەم حاڵەتە بیرکردنەوەی ئێمە وەکو یەکێتی چەند نیشتیمانیانەیە چەند مامجلالانەیە بەوا بڵم و بیرکردنەوەی ئێمە تا چەند خزمەتەکە نەک بە کورت بە هەموو پێکاتەکانی تری عێراقی باشە دکتۆر بێمەوە سەر پرسیارەکە لێستای جارێک تکە تاوانبارکردنی سەدرەکان بۆ ئەوەیە کە خۆی کوتلەی سەدری بە تایبەتر ڕێگرا لە دانیشتنی لایەنە سیاسیەکان و هەروواجارێکی دیکە گفتوگۆکردن لە نێو پەرلەمانی عێراقدا ئەکرێ بڵێن ئەمیش هەنگاوی سەرەکی تەنها سەدرە ئەمە خاتون یاخود هەندێک لایەنی دیکەی عێراقیش مەبەستیانە گفتوگۆ نەکرێت خاتون ئەمە لێککەوتەیە ئەمە ئاکامە ئەمە ئاکامێکە لە نەتیجەی کۆمەڵێک هەنگاوی سیاسی هەڵەوە هاتۆتە گۆڕە باشە واگەر ئێمە پێمان وابێ کە سەدرەکان بە تەنهان لەوەی کە نەیانەوێ نزیک بوونەوە ڕووبا هەڵی شتیوانیە نەخێر هەندێک لایەنی سیاسی تری عێراقی شەیە کە ڕۆژانە ئیبیستین لە شاشەکانەوە کە نایانەوێ بە هیچ جۆرێک ئەم لایەنە عێراقیانە بگەنە یەکتری لانی کەم دابنیشن لانی کەم نزیکایەتیە جۆرێ لە نزیکایەتی لە بیرروڕایانە بێتە گۆڕێ یعنی لانی کەم بتوانن کە لە یەکتری تێبگەن دەزانی و ئەم جمودە سیاسی کە هەیە بە ئاراستەی چابرن جا ئاراستەکە دروستکردنی حکومت بێ یا ئاراستەکە هەڵۆشانەوەی پەرلەمان بێ هەر یا هەر کشیکی تر بێ ئەزانی بەس لە ڕاستیە قسەکە ئەمەیە یعنی ترسەکە ئەمەیە کە ئەم ڕکوودە سیاسیە لێکەوتەی خراپتری لێ بکەوێتەوە و دەرەوەی عێراق تەدەخل بکەنە ناو عێراقە و جۆرە لە فەوزا و لە پشێوی سیاسی دروست بێ ئەمە کێشەکەیە پەنابردنە بەر هێزی سیاسی بەشێک لەلایەنە سیاسیەکان مەترسێکی گەورەتر نییە لەسەر بارودۆخ پەنابردن بۆ لە هەر کاتێکە پەنابردن بۆ هێزی سیاسی مەترسی لە هەر کاتێکە پەنابردن بۆ هێزی سیاسی مەترسیە لەسەر ئەمنی عێراق لەسەر ئاسایشی عێراق چونکە یەک تەقە بکرێ ئەوانەی کە متەڕەسدن و ئەوانەی کە لە بۆسەیان بۆ عێراق دێنە ناوە و ئەمە کە لێنێ دروستەکە فڕاغێگا پێ دروستەکە ئەبێتە ڕێچکەیەک ڕێگەیەک بۆ ئەوەی کە هێزی تر لە دەرەوە عێراق بێنە ناو عێراق ئیتر ناوی ئەنەی وڵاتی دەرودراوسێ ناوی ئەنەی وڵاتانی دەرەوە ناوی ئەنەی چوزانم مخابراتی دنیا ناوی ئەنەی نانەوەی پشێوی ناوی ئەنەی نایارانی عێراق چی ناوەی ناو بنێ گرنگ ئەو ئەیە کە هەر بەکارهێنانی لە هەر حاڵەتێکە بەکارهێنانی هێزی سیاسی و نانەوەی پشێوی سیاسی ئەبێتە هۆی ئەوەی کە بە هیچ جۆرێک تروسکایی لە ناو وڵاتی عێراق نەمێنێت باشە پێشتر باست لە دەستێوەردانی وڵاتانی دەروی عێراق کرد بۆ ڕۆژی سیاسی عێراق و چارەسەرکردنی بارودۆخەکە ئەم دەستێوەردانانە چ ئاکامێکیان دەبێت و تا چەندە کەم تا زۆر هەیە تا چەندەوە ئەکات دەستێوەردانێکی گەورە بێت بۆ چارەسەرکردنی ئەزانی خاتون زۆر گرنگە ئێمە بزانین پێگەی عێراق یەکەم پێگەی عێراق ینی منطقەی دیموگرافی عێراق ئەمە یەک دوو پێکهاتەی عێراق باشە لە ڕووی قەواری لە ڕووی پێکهاتەی لە ڕووی کەمایەتیەکانی ئەم دوانە هۆکار بوون بۆ ئەوەی کە هەمیشە عێراق لەبەر چاوا بێ یعنی هەمیشە عێراق لە جۆرێک لە بۆسەیە بێ بۆ ئەوەی کە دەوروبەری خۆی بۆ ئەوەی کە پێکاتە جیاوازەکانی ناو عێراق بەس سەلبەن ئەو ئیجابن کار بکەنە سەر پێکهاتەکە کار بکەنە سەر نەتەوەکە ناو سەر ئەو پرسانەی کە پرسی نەتەوەین لە ناو دەوڵەتی عێراقیە وەکو عرزم کردی یەکەم پێکهاتی خودی پێکهاتی عێراق لە ڕووی کەمایەتی و لە ڕووی ئەقەلیاتی نەتەوەیەوە و پێگەی دیمۆگرافی عێراق وەکو ڕەهەندی بڵێ هەڵکەوتەی عێراق جوگرافی عێراق ئەمە وای کردووە کە
عێراق هەمیشە لەبەر چاوی غێری خۆیان بێت ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم مێژووی عێراق ئەومان پێڵێ کە هەندێک پێکهاتی عێراق بمانەوە و نەمانەوە سەر بە دەرەوەی عێراق لەبەر ئەوە کاریگەری دەرەوەی عێراق هەمیشە بەسەر عێراقەوە هەبووە. جا پرسیارەکە ئەمەیە کاتی خۆشی من لە چاوپێکەوتنیشی ئاوایەوتم لە کورساتە ئەم حکومەتی کە دروست ئەبێ یان ئەو هەلومەرجەی کە دێتە پێشەوە تا چەند ئەتوانێ خۆی قوتار کات لەو دەستانە دەستی ناوەوە وەرەگەڵ دەستی دەرعێراق دەستی ناوەوە ئەوانەی کە ئێستا هێزن و هەژمونیان هەیە لە عێراقا و هێزی دەرەوە وەک ئەو هێزە عێراقیانەی کە سەر بە وڵاتانی ترن و سەر بە جیهاتی مؤسساتی دەرەوەی عێراقن تا چەند ئەم ئەو حکومەتە تا چەند ئەو دەسەڵاتە تا چەند ئەو پێکهاتەی کە دێتە گۆڕێ ئەتوانێت خۆی قوتار بکە لەو دوو ڕەهەندە جیاوازە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان دکتۆر گیان سپاس